باش ڕیدۆنە 16 ئۆکتۆبەرێ و بەربەڵاوبوونەوە هێزن خەشدا شعبی و پەماهەنگیا هێزن عێراقی لە دەڤەرن خوورماتۆ و کەرکووکێ هەزارەها وڵاتیان سڤێل ئەشترسا وان هێزان ماڵ و حاڵێن خۆ هێلان ولدوردا فراکسیونên کوردستانی bi fermî daxwaz ji hikûmeta Bexda dikin ku kar bû vegeriyana wan penaberan bikin da ku jiyana wan biparêzin. بەیاننامەیەک لە فراکسیۆنە کوردستانیەکان سەبارەت بە ئاوارەکانی کەرکووک و خورمات و شوێنەکانی تر. تا ئێستا دەیان هەزار ئاوارەی مەدەنی کورد کە لە شارەکانی کەرکووک و خورمات و ناوچە جێناکۆکەکان ڕایان کردووە لەبەر هاتنەوەی سوپا و حەشدی شەعبی بۆ ئەو ناوچانە. لە دوای ڕووداوەکانی 16 دەی 2017 لە بارودۆخێکی ناهەمواردا ژیان بەسەر دەبن. ئەوانە هەر لە چاوەڕوانی ئەوەدا دەژین کە حکوومەتی فیدرالی ئاسایش و دەسەڵاتی یاسا بجێڕێتەوە بۆ شارەکانیان. گوتەبێژی حەشدا شعبی ڕادگەهێنیتن کو چەندین پێشێلکاری بەرامبەری کوردان لە کەرکووک و خوورمات و هاتبوون ئەنجامدان. لێوەک ڕادگەهێنیتن کو ئەڤڕۆ ئەڤ دەڤەرەنە تەبایدا دەژین و ڤەگەڕیانە وڵاتیان کارێکی باش لە قەلەم دەدات. حدثت بعض الخروقات في الأيام الأولى وهي لێرۆژن دەستپێکێدا هەنزێدەگاوی بوون و ئەڤژی ئەم دکارن وەکو ریاکسیۆنە نۆرمال بدن بەرچاوان هەرچەندی ئەم لە دژیوان بوون ومە دەست بێ کۆمیتەکە خۆمخۆر کرد ji بۆ چارەسەرکردنەوان کەسێن کو ئەو کریارکردن دێ بێنجەزاکردن ئیرۆ کەرکووک و هەرێمێن دەردۆراوەیە وەکتوس خورمات و گەلک ئارامترن ji berê û vegera bêşûnwarbunan dê alîkariya aramiyê bike. سەرەرای هەمی داخازیان بوو ڤەگەڕیانە ئاوارێن خوورمات و کەرکووکێ لە خاڵا ماترسی دە ئارادایە و ئەگەر دەستێکێ پوڵایی بەرامبەری تومەتباران نەڕاوەستیتن کەرکووک و خوورمات و دێش کوردان ڤاڵا بیتن لە بەغدا نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.